ئێرە عنکاوەیە شەقام و شوێنە گشتیەکانی ئەم شارۆچکەیە ڕازێنراوەتەوە بۆ پێشوازیکردن لە سەری ساڵ و جەژنی لەدایکبوونی حەزرەتی مەسیح. دووکان و شوێنەکانی فرۆشتنی گوڵ و دیاری لە پێشوازی هاوڵاتیان و ئەو کەسانەدایە کە ئامادەکاری بۆ ئەو بۆنە ئاینیی خۆیان دەکەن. دوو شەقی هەیە، یەکێک دینیە ئاینی، ینی لە کەنیسەی ئێمە احتیفالمان هەیە، مەراسیمی کەنەسی و مەراسیمی خۆی خەڵکان لە ماڵان دەکەن و لە احتیفالاتی دەکەن و لە دەرێ دەکەن، لە ناوادی دەکەن، ینی هەموو ساڵا کار ئەو هایە. بڕیارە لە ڕۆژانی 25 تا کۆتایی ئەم ساڵ چەندین فیستیڤاڵ و ئاهەنگی تایبەت لە شارۆچکەی عنکاوە ئەنجام بدرێتن و ئامادەکاریش لەلایەن دانیشتوانەکەیەوە کراوە. وبعنكاوة الحركة كتير حلوة، في عالم بتضل بتدخل بتشوف الأشجار. ئامادەکاری پێویستمان بۆ سەری ساڵ و لەدایکبوونی حەزرەتی عیسا کردووە. شوێنەکەی ئێمەش بۆ فرۆشتنی گوڵ و درەخت و دیاریە کە هەموو ساڵێک هاوڵاتیان شوێنەکانیان و هەروەها ماڵەکانیان پێدەڕازێننەوە. دانیشتوانی ئەو شارۆچکەیە لە پێکاتەی کلدان و ئاشووریەکانن کە بە مەسیحیەکان دەناسرێن. هەموو ساڵێک لە ڕۆژی لەدایکبوونی حەزرەتی عیسا و هاتنی سەری ساڵ ئاهەنگ و مەراسیم و چالاکی جیاجیا و بەخشینەوەی نوقڵ و شیرینی و پەیڕەوکردنی دابوونەریتە ئاینیەکانیان پیرۆز دەکرێت. قارەمەند زۆر، کورسات نیوز، هەولێر.